کۆمپانیای ناسراو بە وای کامبینەیتر لە سیلیکۆن ڤاڵی یارمەتی دارایی بۆ وەگەرخستنی هەندێک لە هەرە کۆمپانی تەکنیکی بە نرخی جیهان دابین دەکات. ئەو دەستپێشخەرانەی پێشە لە جیهاندا هەر ساڵی لە پرۆگرامێکی داهەوتوانەی ئەو کۆمپانیەدا بەشداری دەکەن. تەنیا 2% داواکاران پەسەند دەکرێن. بۆ دەستڕاگەیشتنی زیاتری ئەو کۆمپانیا پرۆگرامەکەی خستۆتە سەر ئینتەرنێت. زیاتر لە 7,000 دامەزرێنەری تەکنیکی لە 140 وڵات خۆیان بۆ یەکەم خوێندنی لە قوتابخانەی تەکنیکی ناونووسی کردووە. پۆلەکان لەلایەن خاوەن تەکنیکەکانی تایبەت لە ڕێگای فەیسبوک و تۆڕەکانی ترەیی کۆمەڵایەتی دەگوترێن. ئەوانە کۆمپانیەکان ساز دەکەن. ئەو ڕێکخەرانە حوتوانە لەگەڵ دامەزرێنەرانی کۆمپانی هەم لە ڕێگای ئینتەرنێت و هەم خۆ بەخۆ پەیوەندی دەگرێن. خەڵک لە ئەم دوایانەدا لە چەندین بازاردا توانیویانە لە بەکارهێنانی ئینتەرنێت بەهرەمەند بن. لە زۆربەی کۆمەڵگاکان کە دەستپێشخەری ئەو کۆمپانیە تازە دەستی پێکردووە دەمانەوێت بچینە ئەو شوێنانە و یارمەتی بکەین بە باشترین شێواز کۆمپانی دەست پێ بکەن. ئەو فێرگانەی دەستپێشخەر بە ڕۆژێک بۆ بابەت پێشکەشکردن کۆتای پێدێ. سەدان کۆمپانی لە دەوری جیهان لە ڕێگای ئینتەرنێت دیدی خۆیان باز دەکەن. تەنانەت لە سووریا گروپێک منداڵان فێر دەکەن کە چۆن بازنەی کارەبا دروست بکەن. گروپی تریش تەکنۆلۆژیا لە بەشەکانی گواستنەوە سەردان خوێندن بەکاردێنن. تۆری ئایزی لە سوودان یارمەتی بە نابینایان دەکات لەسەر تۆڕەکانی کۆمەڵایەتی هاسانتر بەشداری بکەن. خەڵک پشتیوانی لە دامەزراندنی سیلیکۆن ڤالی دەکەن کە تازە دەستیان پێ کردووە. زۆرم پێخۆشە کۆمپانیای جۆراوجاری سەر بە گەلێک شوێنی جیهان ببینم. لە دەستپێکی خوێندنەکەدا ئێمە لە ڕێگەی پەیوەندی ئینتەرنێت لەگەڵ کۆمەڵی خەڵک بووینەتە دۆست. ڕەنگە ئێمە ئەو دۆستایەتیە لەگەڵ دامەزرێنەرانی تریش درێژە پێ بدەین. ڕەنگە کەسانێک کە لە قوتابخانەیە خوێندن تاوا دەکەن نەبن بە کەسانی وەک بیل گەیتس یان مارک زوکربێرگ، بەڵام چوونە نێو کۆمەڵی تەکنیکی جیهانی ڕەنگە دوای ئەو پەیوەندیە سەرەتایە دواتریش هەر درێژەی هەبێت.